وڵاتزان لەگەڵتان بەردەوامین ئەمڕۆ لە شاری سلێمانی مەراسیمی خەڵاتی زێڕینی بلا ساز دەکرێت کە ساڵانە لە 8 نیسان مەراسیمەکە ئەنجام ئەدرێت، بەڵام ئەم ساڵ بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە کە 8 نیسان کەوتە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە مەراسیمەکە دواخرا بۆ ئەمڕۆ بۆ 23 نیسان کە ئەمڕۆ مەراسیمەکە ساز دەکرێت. ساڵانە وەک نەریتێک لە یادی کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم محمەد خەڵاتی زێڕینی بلا دەدرێتە چەندین کەسایەتی دیار و ناودار کە ڕۆڵێکی گرنگ و دیاریان هەبووە لە ماوەی ساڵەکەدا، کەسایەتی سیاسی، کەسایەتی کۆمەڵایەتی و کەسایەتی ڕۆشنبیری و هونەری. سەبارەت بە مەراسیمەکە بۆ ئەم ساڵ ئامادەکاریەکان چۆن کراوە، مەراسیمەکە چۆن ئەنجامەدرێت، ئەچینە لای بەڕێز ڕاسان موختار دەستەی ئامادەکاری خەڵاتی بلا. کاک ڕاسان سڵاوت لێبێ بکات. زۆر سپاسانەکەم. کاک ڕاسان ئامادەکاریەکان چۆن کراوە و بۆ ئەمڕۆ مەراسیمەکە کەی دەست پێکات و چۆن دەست پێکات؟ بەلا شتێک حەزەکەم درود بنێرم بۆ گیانی پاکی مامۆستا ئیبراهیم محمەدی نەمر و هەروەها سەرخۆشیش بکەم لە بنەماڵەی پێشمەرگەی دێرین و تێکۆشەری دێرین عەلی شامار کە دوێنێ کۆچی دوایی کرد. عەلی شامار یەکێک بوو لەو کەسانەی کە لە 2014 خەڵاتی زێڕینی بلەی وەکو پێشمەرگەیەکی ئازا و تێکۆشەرێکی دێرین وەرگرت. هەزار سڵاو لە گیانی ئەویش. ئەمڕۆ لە 24مین ساڵیادی ماڵاوایی مامۆستا ئیبراهیم محمەدی ئەدیب، سیاسەتمەدار، شاعر، مەحامی و کەسایەتی دیاری سەدەی ڕابردوومان مەراسیمی بەخشینی خەڵاتی زێڕینی بلا بەڕێوە چێ لە تەلاری هونەر سەعات 4. ئامادەکاریەکان تقریبان تەواو بوون. 10 کەس ئەمڕۆ خەڵات وەرەگرن. 10 کەسەکە تەونۆکوەر خەڵاتێک ناکرێت ئینسان سەرەتا ناویان بڵێ و ئاشکرایان بکات، بەڵام 10 کەسن لە 8 پارچەی کوردستانەوە و هەندێک سوپرایزیشمان هەیە بۆ ناو خەڵاتەکە. زۆر باشە. جا بە کاتە قسەیەکیش بکەین لەسەر ئەوەی کە کار و چالاکیەکانی ڕێکخراوی ئیبراهیم فاوندیشن چییە لە پاڵ ئەوەی کە هەندێک جار بوون منە کتێوەکانی بەڕێز مامۆستا ئیبراهیم کۆکاتەوە بڵاوی ئەکاتەوە هەوڵی دیکە ئەدار نەمام چاندن، هەوڵی دیکەی چی بووە و هەروەها ئەم ساڵ چی نوێ ئەکات؟ بە درێژایی ئەو چەند ساڵی کە ڕێکخراوی ئیبراهیم محمەد فاوندیشن دروست بووە، کۆمەڵێک ئەرک و چالاکی هەبووە وەکو بەڕێوەچوونی خودی ئەم مەراسیمە و خەڵاتکردنی ئەو کەسانی کە خزمەتێکی گەورەیان، خزمەتێکی بەرچاویان بە خەڵکی کوردستان کردووە، بە دۆزی ڕەوای کورد کردووە. جاچە ئەو کەسانە کورد بۆ بنیا غەیرە کورد. چۆ زۆر جار ئەمانە مەسەلەن ئێمە وەکو وەفایەک بۆ کەسانی کە غەیرە کوردن و خزمەتیان بە دۆزی کورد کردووە. مەسەلەن کەسێکی وەکو ئانکلود کە یەکێک بوو لە پەرلەمانتارە گەورەکانی بریتانیا خزمەتێکی زۆری بە دۆزی کورد کرد لە پەرلەمانی ئوروپا و لە ئەمنستی ئینتەرناشنەل لە کۆمەڵێک شوێن کە توانی کاریگەری هەبێت لەسەرەوەی کە ئەو تاوانانی کە بەرامبەر کورد کراوە لە ڕووی لە ئاستی دنیاە دەنگدانەوەی هەبێت. وەکو وەفایەک مەسەلەن خەڵات دراوە بە زۆر کەسی کە مەسەلەن پزیشکێکە لە ئەوروپاوە هاتووە لە نەخۆشخانەی هیوا خزمەتی کردووە، خزمەتی نەخۆشانی شێرپەنجەی کردووە، وەکو وەفایەک خەڵاتی بلەی پێشکەش کراوە. کار و چالاکیەکانی تری بەشێکی بریتی بووە لە چاپکردنی بەرهەمەکانی خودی مامۆستا ئیبراهیم محمەد و کۆمەڵی کار و چالاکی تری هەیە کە ساڵانە لە غەیری مەراسیمی یادەکەیە ئەیبینین کە ئەم ڕێکخراوە لە ئاستە جیاوازەکانە کار و چالاکی هەیە. باشە، بۆ ئەم ساڵ تایبەتمەندی مەراسیمەکە چییە؟ ئەکرێت بڵین ئەم ساڵ مەراسیمەکە تایبەتمەندیەکی هەیە یان شتێکی تیا هەیە کە جیاوازە و جیایکاتەوە لە ساڵەکانی ڕابردوو؟ یەک دوو تایبەتمەندی کە حەزەکەم لێرە باسی کەمەوەیە کە ساڵانی ڕابردوو ئەم خەڵاتە تەنیا دراوە بۆ کەسانی کە لە ژیان نابوون. باشە؟ بیر لەوە کرایەوە کە ینی فریا ناکەوین ئەو هەموو کەسە باشە کە هەیە، ئەو هەموو ئینسانە تێکۆشەر و ئینسانە خزمەت گوزاری کە بڵین ئەوانی کە خزمەت بە دۆزی کورد دەکەنوانە جاری وایە لە ژیانە نامێن و ئێمە فریا ناکەوین خەڵاتیان بکەین. ینی ڕێکخراوەکە فاوندیشنەکە فریای ئەوە ناکەوێت کە خەڵاتی ئەوانە بکات. بۆیە بیرمان لەوە کردەوە کە هەر ساڵێک دوو کەس یا زیاتر لەو کەسانەی کە لە ژیانە نەماون بەڵام خزمەتێکی بەرچاویان کردووە لەم یادەیە خەڵات بکرێن.
یەکێککە لە تایبەتمەندیەکانەوە یەکەمەوە وەفایەک بۆ کەسوکار و بۆ قوربانیانی ئەنفال هەموو ساڵێک یەکێک لە سیمبولەکان لە ڕەمزەکانی ئەنفال لە میادەیە خەڵات بکەین. ئەمە بە بڕوای من یەکێکە لە کارە هەرە باشەکانی کە یان لە تازەگەریە باشەکانی کە مەراسیمیان یان دەستەی بەڕێوەبەری خەڵاتی بلا ئەم جارە ئیشی لەسەرەکەن و پێچی ینی لە داهاتووە کۆمەڵە گۆڕانکاری تریش هەر بکرێت لە سەر چۆنێتی خەڵاتەکە و چۆنێتی ئەوە بەڵام ئەوەی کە گرنگە ینی لەم ساڵەوە فاوندیشنەکە خۆی حازرەکە بۆ یادی 25 ساڵەکە بێتە یوبیلیزیوینی ماڵاوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەد و خەڵاتی زێڕینی بلا بۆ ئەوەش پلانێکی چڕ و پڕداڕێژرێ بۆی کە لە لانیکەم ئەو مەراسیمە شایانی هەڵدانەوەی لاپەڕبوون بووەکانی ژیانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بێ چونکە بەڕاستی خودی ئەم خەڵاتە چەند گرنگە کە بەلای منەوە زۆر گرنگە تۆ ساڵانە 10 کەس یان 9 کەس یا چەند کەس لە کەسە بلیمەتەکانی خۆت لە کەسە زەحمەتکێشەکانی خۆت لە کەسە مفەکیرەکانی خۆت لە کەسە بە ئەزمونونەکانی خۆت ئەوانەی کە خزمەتێکی زۆریان کرد و خەڵات بکەی ئەوەش مهمە کە ساڵانەیە ئێمە ئاشنابینەوە جارێک کە بە فکر و ئایدیا و تێگەیشتنی سیاسی و بەرهەمە ئەدەبیەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد. زۆر باش کاتە هەڵبژاردەکان ئەو کەسانێک هەڵ ئەبژێردرن ئێوە لە چ ئاستێکە ئەمان هەڵ ئەبژێرن یان ساڵانی ڕابردوو و چۆن ئەیان دۆزنەوە چون هەندێکیان لە هەرێمی کوردستانی لە پارچەکانی ترن لە دەرەوەی هەر وەڵی ئەوە یەکێکە لە قورسترین کارەکان ئەم پرۆسەی چۆنە؟ بەشێکی ینی بڵێم هەر پێوەرێک بڵێم خەڵکێکی زۆر هەن کە ئەو پێوەران ئەیانگرێتەوە ینی ئەوە نییە بڵێم تەنیا ئەم کەسانەمانەیە لەبەرەوەی کە خۆشبەختانە لە ناو ڕۆشنبیران و لە ناو هونەرمەندان و لە ناو کەسە دیارەکانی ئێمە ئەوە خەڵکی باش زۆرە کە بەڕاستی سەختە تۆ ئەمە هەڵەبژێری بەڵام لە ڕاستیە پێوەرەکە تەنیا ئەوەیە کە تماشای سیڤی ئەم کەسانەکەی کە چه خزمەتێکی گەورەیان کردووە ئەگەر تماشای کەسەکانی ساڵانی ڕابردوو بکەی ئەبینی کاریەکیان لە ئاستێکە خزمەتێکی بێوێنەی کردووە ینی خزمەتێکی کردووە کە بەڕاستی عینەتەوەکەمان قەرزدارەتی وەکو ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد بەشێک لەو قەرزە ئێمە توانین بدەینەوە بەم کەسانی کە ئەم هەموو خزمەتیان کردووە. باشە کاگراسەنەر چەندوتمان ناو ناهێنین بەڵام بەرزت باست لەوە کرد تایبەتمەندی ئەم ساڵ کە ئەوەی کە کەسێک لە ژیانی شانەما بێت خەڵاتی زێڕینی بلەوەرەگرێت نمونەی ئەو کەسە لە بەردەسایە کە باسی بکەین ئەتوانین باسی ئەو کەسە بکەین ناتوانم باسی کاندیدەکان بکەم چکە بەرموەکو هەموو خەڵاتێک تۆ لە چەندەمە جیاوازە ینی وەکو پێشبڕکێوشت نییە ئەمە دەستنیشان کراون کەسەکان ئاگادار کراون بەڵام بۆ خەڵک بۆ بینەر بۆ خەڵکی کوردستان خۆشترە لەو کاتەیە خەبەر بەڵام بێگومانم لەوەی کە ئەو کەسانی کە دەستنیشان کراون خزمەتێکی بێوێنەیان کردووە و ئەوەش کە پرسیارەکەی نێمە لە خەڵک لە ڕاستیە هەموو ئەو کەسانی کە خەڵات وەرەگرن کەسی خۆشەویستن ینی کەسێکن کە هەموو کە دەڵێڵێ هەمومان بە ژیانی خۆمان قەرزداری زەحمەتەکانی ئەم کەسانین. ئەمە کاتژمێر چواری ئەمڕۆ ئێوارە بزانین کەسەکان کێن کە هەڵبژێردراون و ئێستا بەڕێزت لاانێ بەرکەوتنت لەگەڵ هەندێک لەو کەسانە بوو بێت کە ساڵانی پێشوو ئەم خەڵاتیان وەرگرتووە ئەوەی کە وەریگرتووە هەر دڵسۆزانە و با بڵێن بێ ئەوەی کە چاوەڕێ هیچ بکات ئەم خزمەتانەی کردووە بەڵام دوای ئەوەی کە هەڵبژێردراوە خەڵاتەکە خۆی چۆن باسی ئەوە کات کە دڵخۆش بووە و پاڵپشتێک بووە وەرگرتنی ئەم خەڵاتەوە هەڵبژاردننی واللهی ئەوە حەزەکەم ینی حەزمەکرد لە خۆیان بپرسن ئەم پرسیارە چکە ئەوانەی ئەم ساڵانی ڕابردوو بەگشتی هەمویان ینی زۆر خۆشحاڵن بۆی کە دوای ئەو هەموو کۆششەی کە کردویانە دوای ئەو هەموو ئازیەتی کە بینیویانە دوای هەموو ڕەنج و تەقەلایی کە کردویانە مەسەلەن ڕەنگە بۆ نمونە مەسەلەن بۆ نمونە یەکێک وەکو شارامی نازری کە 2 ساڵ لەمە پێش خەڵاتی وەرگرت ڕەنگە زۆر شوێن خەڵاتی پێبەخشی بێت ڕەنگە زۆر موسسەی عالەمی و شەوالیەی مەسەلەن فەڕەنسای وەرگرت خەڵاتی شەوالیەی وەرگرت لە ئەمریکا کۆمەڵێک خەڵاتی وەرگرتووە ینی بۆ بە هاوسەرۆکی شارەداری هەندێک شوێن لە ئەمریکا بەڵام کاتێکە خەڵاتی زێڕینی بڵێ ئەدرێتێ بۆ ئەو خەڵاتی زێڕینی بلە خەڵاتی نەتەوەکەیەتی بۆ ئەو خەڵاتی زێڕینی بلە ئەگەرچی مەسەلەن ڕەنگە دەستکەوتێکی مادی گەورەی لەگەڵ نەبێ بەڵام خەڵاتی زێڕینی بلە خەڵاتی یەکێکە لە
ڕۆشنبیرە گەورەکانی نەتەوەکەمان ئەم ڕێزێنانە بوو ئەو زۆر بە بەهاتراوە خۆی باسیەکە نەگەڵ قسەیە من ینی خۆم ئەم قسەیە بکەم نا بۆ ئەم خەڵاتەکە کە لەلایەن ڕێکخراوێکی کوردیەوە و بەتایبەت لایەن ڕێکخراوەکە بە ناوی کەسێکی دیاری وەکو مامۆستا ئیبراهیم محمەدەوەیە بۆ ئەو خەڵاتە نرخی زۆر زیاترە لە هەموو ئەو خەڵاتانی کە وەریگرتووە زۆر کەسی تر لەوانەیە کە خەڵاتی زێڕینی بلیان وەرگرتووە بەشێک لە شینەکەیان خۆشحاڵیەکەیانەوەیە کە ئەوانە یەکەم لە ڕێکخراوێکی کوردیەوە ئەم خەڵاتە وەرەگرن و ڕێکخراوێکی معتەبەرە ڕێکخراوی کەسێکە کە لە هەموو ئاستەکانە خاوەنی ناوبانگێکی جوان بووە مەسەلەن سیاسەتمەدارێکی گەورە بووە کەسێکە کە ئێسش تێزە سیاسیەکانی ئەکرێ ببێت بە نەخشەڕێگەی ئەمڕۆمان ینی تۆ ئەگەر مەسەلەن ئەو کەسانی کە ژیانی مامۆستا ئیبراهیم محمەد دەخوێنەوە لە 20 چەند ساڵیە نامیرکەی ئەلئەکراد والعەرەبی نووسیوەکە لەو کاتێت هێشتا زانکۆی تەواو نەکردووە ئەنی هێشتا لە قۆناغی ساڵی سێمی زانکۆ بۆ لە کۆلێژی یاسا حقوق بەڵام کە کتێبەکەی بڵاو کردوەوە دوای 20 ساڵ دادگا دێت و دەوڵەتێکی گەورەی دراوسێ دێت ئەڵێم کتێبا بێ کۆ بکەنەوە ئەم کتێبە مەترسێکی گەورەیە لەسەر ئێمە و ئەبێتە کتێبەکەی ڕاستیەکەی ئەبێتە وینێک ئەبێتە مانیفێستێک بۆ کوردبوون بۆ چارەسەری کێشەکانی کورد کاک ڕاستان لە گفتوگۆکەمان دوور نەکردنەوە بەڵام هەندێک لە بەرهەمە نووسراوەکانی مامۆستا ئیبراهیم هەیە لەوانەیە هەتاکو ئێستا ئەمانە بڵاو نەکرابێتنەوە ئایا هیچ هەوڵێک هەیە بۆ بڵاوکردنەوەی یان کۆکردنەوەی ئەمانە دەستخۆش پرسیارێکی جوانە ڕاستیەکەی تا تقریباً ساڵێک لەوە پێش مامۆستا ئیبراهیم محمەد تەنیا ئەوەی کە ناسراوە بە ڕۆمانی ژانی گەل بە ڕۆمانی دەرک و گوڵ و بە کۆمەڵێک شعر یادگار و هیواویش کەم بوو لەگەڵ کوێرەوەری کۆمەڵی شیرۆشی کورد بوو بەڵام لەگەڵ هاوڕێیەکم کاک بوار نورەدین بە سەرپەرشتی خاتوشاناس ئیبراهیم محمەد کە ڕۆڵێکی ئەجگال گەورەی هەیە لە هەموو ئەم شتانەیە و من لێرەوە ئەم سڵاوی بۆ نێرم سوپاس یەکەم کە بەڕاستی ئەگەر ئەو نەبووایە هەموو ئەم هەوڵانەی کە ئێستا لە ئارایان و ئەم چاپکردنی کتێبەکانی دۆزینەوەی کتێبەکانی و بەرهەمەکانی بەڕاستی نەئەکرا یعنی ئێمە ئیبراهیم محمەدمانە ناسی لە ژانی گەلەوە ئیبراهیم محمەد لە یادگار و هیوا و ئیبراهیم محمەد لە کوێرەوەری بەڵام بە هەوڵی ئەو توانیمان ڕۆمانێکی تری مامۆستا ئیبراهیم محمەد بە ناوی ئاکۆ بدۆزینەوە و دووبارە چاپی بکەین یعنی چاپ نەکرابوو بڵێن پرێنت کرا بدۆزیمانەوە ساقی بکەینەوە بە زەحمەتێکی ئەجگار زۆر توانیمان ئەو ڕۆمانەش چاپ بکەین بەشی دووەمی ڕۆمانی هەرزەکاریمان دۆزیەوە ڕۆمانێک بەشی یەکەمی پرێنت کرابوو بەشی دووەمی مابووەوە ینی بەشی دووەممان دۆزیەوە بەشی دووەمی ئەوەی ینی ڕۆمانێک و ڕۆمانێکی تریشکە دوو بەرگا بیرەوەریەکانیمان بەشێکی دۆزیەوە ینی دوایی چاپمان کرد دوایی لە کۆمەڵە شعری یادگار و هیوا مجموعەیە شعری زۆرمان دۆزیەوە پەخشانەکانیمان دۆزیەوە شعرە تەرجمە کراوەکانیمان دۆزیەوە کە خۆی تەرجمەی کردبوو واتە ئێستا تا ئێستا لە بۆکسێکی 15 کتێبیە ئەو بەرهەمانەی کە تا پار دۆزیومانێتەوە چاپ کراوە و بۆکسێک ینی بینراوە ینی خەڵگەی بینێت بۆکسەکە و گەیشتوەتان دێ شوێنیش هەندێک کەسایەتی ومانە بەڵام هێشتا ئەوەی کە هەیە ئەم فاوندیشنە تێر ناکات چکە ئەزانین کە مامۆستا ئیبراهیم محمەد کۆمەڵێک بەرهەمی تری هەیە ینی دەنگۆ یەکەیە کە ڕۆمانێکی کەشی هەیە ڕۆمانێکەکەی هەیە خەریکی ساختکردنەوەی ئەو ڕۆمانەشین قسە هەیە کاریەوە قورس ناکە کاک ڕاستانەوە بڵێ کاریەوە زۆر قورس ناکات دۆزینەوەی ئەم بەرهەمانە دۆزینەوەی ڕۆمان لەبەر ئەوەی کە تۆزانی ژیانی مامۆستا ئیبراهیم محمەد لە چەرمەسەریەکی زۆرا بووە بەردەوامی لە هاتوچۆیە بووە و بەشێک لە ژیانی لەبەرەوەی لە لەندەن بووە و بەشێک لە بەرهەمەکانی لێرە بوون یا لە لەندەن بەڕاستی مشکلەکەوەیە کە تا ئەم ئەخیرەش کەسێک نەبوو کە بە تەواوی بە دوای بەرهەمەکانە بگەڕێت ینی بیر لەوە بکاتەوە کە ئەم بەرهەمە نایابانە کە بەڕاستی بۆ سەدەی ڕابردووی ئێمە بۆ ئەدەبیاتی ئێمە بۆ دنیای سیاسەتی ئێمە یعنی چۆن تۆ ئێستا مەسەرەن بۆ نموناگەر دەستایۆفسکی لە ئەدەبیاتی ڕووسی دابڕی ناتوانانی تێبگەی لە ئەدەبیاتی ڕووسی بەبێت تۆلستۆی بەبێت چخۆف بەبێت دەستایۆفسکی وانە
بەبێ جەک لەندەن ناتوانانی لە ئەدەبیاتی ئەمریکا تێبگەیت بۆیە ناتوانانی بەبێ برای مححمەدیش بەبێت کۆی بەرهەمەکانی برای مححمەد ئێمە لە خەباتی مەدەنی خەباتی ڕۆژنامەگەری خەباتی سیاسی سەدەی ڕابردووی خۆمان تێبگەین. باشە کاگڕاسان دوا پرسیاری من لە بەڕێزت ئەمەیە چۆن ئەکرێ ئەو جیلەی کە لانێ بەڕێزیانی نەبینی بێت ئاشنای بکەی لەگەڵی و هەروەها نەک تەنیا ئەم جیلە کە تەمەنێکی مناڵی هەیە سیاست مەدارەکەمە بۆی کە کار بکەن بە با بڵێن ڕێنمایی سیاسیەکان و بیرکردنەوە سیاسیەکانی مامۆستای ئیبراهیم مححمەد. خۆی ئێوە پێش ئەم تەوەرە لەگەڵ مامۆستا عەتا قەرداقی تەوەرێکان نەبوو لەسەر کتێب ینی قسەی زۆر جوانی کرد مامۆستا یەکێک لەو شتانە کە موشکیلەیە خوێنەرکەمە بەڵام ئێستا ئێمە ینی جیلێک نەوەیەک پیابوون کە تۆ بێ کۆدەکانی بکەیتەوە مەسەلەن ئەبێ ئێمە بتوانین کتێبەکانی بکەین بە ئۆدیۆ بوک بە کتێبی دەنگی و ئەبێ پۆدکاست دروستکەین لەسەر نووسینەکانی ینی بەشێک لە نووسینەکانی بتوانین لە داهاتوە بکەین بە پۆدکاست و بە جۆرێک لەگەڵ دنیای لەگەڵ پلتفۆرمە تازەکان لەگەڵ دنیای تازەی فەزای مەجازی ئۆمانەیە ئێمە بێت تێکەڵی بکەین و بتوانین سوود وەرگین لەو پردانەی کە پردی تازەن بەڵام بۆ گەیاندنی پەیامەکانی مامۆستا برای مححمەد گرنگە شکات بەڕاستی من وەکو خۆم وەکو خوێنەرێک کاتێک شتەکانی خوێنمەوە بابەتەکانی خوێنمەوە ئەو تێگەیشت نەقوڵەی کە ئەو هەیبووە بۆ دنیای ئێمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ینی ئەو ئەستراتیژەیە کە ئەو هەیبوو ئەیزانی کێشەی کورد لەکوێوە چارەسەر دەبێ کورد چی بکات دوشمنەکانی هیچ کەس پێمانێ وەکو ئەو دوشمنی کوردی ناسی بێ و هیچ کەسیش وەکو ئەو خودی خۆمانی نەناسیوە لەبەرەوە یەکێک لە شتە باشەکان کە ئەگەر ڕۆشنبیرانی ئێمە جارێکی کە ئاوری لێبنەوە و کارەکەشمان بۆ ئاسان کردوون لە ڕاستی وەکو فاونڈیشنەکە تقریبان کۆی بەرهەمەکانیمان خستۆتە بەردەستی خوێنەران یەکێک لە باشترین کارەکانەوەی کە بێن ئەم بەرهەمانە بخوێننەوە و بێن تێبگەن لە فکری مامۆستا ئیبراهیم مححمەد و ئەمانە ڕاستە وەکوت مانیفێستی کورد و عەرەب لە کۆنا نووسراوە باشە بەڵام ئابدەی دەکرێتەوە ئەمە ذهنی ئەمە ئابدەی دەکاتەوە بۆ تێگەیشتنمان لە کێشەکانمان بۆ ئەوەی کە بزانین عمق و ڕیشەی کێشەکانی ئێمە لە کوێچکە ئێمە یەکێک لە موشکیلەکانمانەوەیە با بڵێن کالبوت شکافی یان هەرمۆنیتیکای کێشەکانمان ناکەین ئێمە ئەگە بتوانین بزانین کێشەکانمان چییە و عمقی کێشەکانمان بزانین ڕێگی کێشەکانمان بزانین ڕاستیەکەی ئەتوانین بە دوای چارەسەر بگەڕین کە تۆ ئەم بەشێک لەم بەرهەمانە ناکەوێنیتەوە دقیقەن ئەو کاری کردووە کە ئاسانکاریە بۆی کەیتر ئەلفوبێ سیاسەتەکەمان فێر بکات ئیتر ئێمە لێەوە سیاست بکەین ئەلفوبێ ڕۆژنامەگەریمان فێر بکات یعنی تۆ تماشاکە مەسەلەن لە ئەو ساڵانەی کە مامۆستا ئیبراهیم مححمەد گۆڤاری گەلاوێژی دەرکردووە ئەتەکێتی نووسین لە گۆڤاری گەلاوێژە ڕێزگرتن لە زمان بە تەنگەوە هاتنی مەسەلەی زمان دەربەزبوون بە کۆمەڵێک مەسایلی ڕۆشنگەری لە ناو گۆڤاری گەلاوێژە هەمووی ئەمە ئەتوانێ ڕێنیشان دەربێ بۆ ڕۆژنامەگەر و ڕۆژنامەنووسانی ئەم سەردەمەمان ئەم عەسرەمان یعنی ئەو جۆرە ڕۆژنامەگەری کە ئیبراهیم مححمەد دەتوانێت قوتابخانەیەک بێت بۆ ڕۆژنامەگەری ئەمڕۆمان ئەم فەوزایی کە ئێستەی بینین ئەم بێدەربەستی کە ئێستەی بینین لە هەموو ئاستەکانە ئەم تێکدانی زمانی کە ئێستەی بینین لە هەموو ئاستەکانە زمانی کوردی تۆ بزانە مەسەلەن برای مححمەد لە گۆڤاری گەلاوێژ لەگەڵ عەلادین سوجاری و لەگەڵ کەسەکانی کە چۆن خزمەتی زمان و خزمەتی ڕۆشنگەری و خزمەتی فکر و خزمەتی ئاشنابوونی ئێمە بە ئەدەبیاتی جیهانیان کردووە کەواتە نەبوونی ئەو کەسایەتیانەیە کاگڕاسان ئەکرێت بڵێن بۆ نمونە ڕۆژی جیهانی کتێبە کە بەخۆشحاڵیەوە ئەمساڵ مەراسیمی خەڵاتی زێڕینی بلەکەوتە ڕۆژی جیهانی کتێبەوە کە خۆشەویستێکی زۆری بۆ کتێب بۆ ڕۆژنامە بۆ نووسین هەبووە ئەکرێت بڵێن نەبوونی ئەو کەسایەتیانەیە کە ئێمە لە تەوەری یەکەمی ئەمڕۆی بەرنامەکەیە باسمان لە کەمی خوێنەر کردووە نەبوونی ئەو کەسایەتیانە نییە ئەوەیە کە ئێمە بەدوای ئەو کەسایەتیانەیە ناگەڕین ئەوەیە کە ئێمە ناتوانین ئەو کەسایەتیانە بناسینەوە جاریشکە قسەکەی من ئەوەیە کە ئێمە بێ دووبارە ئەمانە بناسینەوە ئەبێ ذهنی خۆمان مێشکی خۆمان ئەپدەیت کەینەوە لەگەڵ ئەمانەیە چونکە ئەمانە بەڕاستی ڕۆشنگەری ئێمە بوون ئەمانە کۆمەڵێک تەنیا ڕۆشنبیر نەبوون کۆمەڵێک بلیمەتی سەردەستەی ئێمە بوون کەسانی وەکو تۆفیق وەهبیبەک کەسانی وەکو مامۆستا ئیبراهیم مححمەد کەسانی وەکو پیرەمێر ڕەفیق حلمی هەموو ئەمانە یعنی سەردەستەی ڕۆشنبیرانی ئێمە بوون کەواتە ئەوان بناغەکەیان بۆ دەناوین بەڵام بەڵام ئەوە ئێمەین کە ناگەڕینەوە سەر ئەو ڕۆشنبیرانە بۆی کە لە هزری ئەوانەوە جارێک ئێمە جیهانبینی خۆمان
وێنا بکەینەوە ئەو بناخانە دابڕێژینەوە. بەگشتی فراق لەکوێیە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە لە باخچی ساوایانەوە گرنگی بە خوێن و نووسین نادرێت. بەڕاستی کەم تەرخەمیەکان لە هەموو ئاستەکانە هەیە بەڵام لە خۆمانە زیاترە، یعنی لە تاکی خوێنەواری لە تاک ئەبوو هەمومان خوێنەوار بووینایە بەداخەوە ئێستا هەموو ئەوانەمان فرامۆش کردووە. بە هیوایەوە کە ئەم خەمخۆریە ببێ خەمی هەمومان تەنیا کەسێ دوو کەس نەبێت وەسپاس بۆ بەڕێزت دەستان خۆش بە ماندووش نەبن کات بێمە شتێک ئەگەر هەبێت لە کۆتای بتوێ ئاماژی بێ. وڵی منە لە ئێستا پیرۆزبایی لە کاندیدەکانی یان لەوانەی ئەم ساڵ خەڵات وەرەگرن پیرۆزباییان لە یەکەم و دڵنیا بن لە ساڵانی داهاتووشە ئەوەی بتوانین ینی ئەوەی چاومان بیبینێت و یۆمان بیبیستێ و داوا لە هەموو خەڵکی ژەکەین کە پێشنیارمان بۆ بکەن کەسە دڵسۆزەکان زۆر جار وەڵی ئێمە مەسەنا خەڵکی وامان لە کون و خوشببوونی وایە دۆزیوەتەوە کە کێشەی ئێمەژەوەیە خەڵکە دڵسۆزانەمان هەمیشە گۆشت پراوێزنشینن گۆشەنشینن خۆی بە بێدەنگی کاری خۆیەکە ینی تۆ تا ئەمانە ئەدۆزیتەوە زۆر زەحمەتە جوانیەکانی ئەم خەڵاتە کاگڕاستان ئەوەیە ئەو کەسانە ئاشنا ئەکەی بە هەموو کوردان بڵێ ینی ئەمانە زۆر کەم تیشکی ڕاگەیاندن ئەوانیان بەرکەوتووە کە ئەیاندۆزینەوە بەڕاستی سەرمان سوورە من ئەم هەموو خزمەتێک کە ئەم کەسانە کردویانە جێی سەر سوڵمانە دەست خۆش بێت کاگڕاستان.